بەشی تەندروستی کوشتارگەی دوی سلێمانی هۆشداری بە هاوڵاتیان و بەتایبەت دانیشتوانی ناوەندی پارێزگای سلێمانی دەدات خۆیان بە دوور بگرن لە بەکارهێنانی گۆشتی سەرە ڕێگاکان چونکە ئەمساڵ جۆرە کرمێکی مەترسیدار لە ناو ڕیخۆڵی ئاژەڵاندا دروست بووە کە درێژیەکەی نزیکەی 5 مەتر دەبێت و کاریگەری نەرێنی و مەترسیدار لەسەر ڕەوشی تەندروستیان دروست دەکات. پارتەن گۆشتی ڕەشە وڵاخی توشبوو بە نەخۆشیەک کە ڕەشە وڵاخەکە وەکو هەڵگرێک بۆ نەخۆشیەکە نەخۆشیەکەش لە ڕێگەی کرمێکەوەی کە ناوی تینیا ساجیناتایە تا نەخۆشیێکی کرمە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ و لە ڕێگەی ینی ڕەشە وڵاخەکە سووڕی ژیانی تەواوەکە دەنا کۆتا سوورەکەی لە ناو مرۆڤایە و کرمێکە نزیکی 5 مەترەکات لە ناو کۆندامی هەرسی مرۆڤ کاتە ئامانج و لە کاتی بەری یا بە ئامانجگرتنی کۆندامی هەرسی مرۆڤەکە تووشی نەخۆشیەکە بێتاقەتیەکە لاوازیەکە سکچوون ڕەشانەوە. ئەم هۆشداریەی تەندروستی کوشتارگەکە دوای ئەوە دێت لە وەرزی بەهار و هاویندا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی شوێنە گەشتیارەکان دەکەن و خواردنی بنەڕەتی و ڕۆژەیان گۆشتی ئاژەڵە بە هەموو جۆرەکانیەوە و بەشێک لە قەساب و کەسبکارانیش دوور لە چاوی تەندروستی لەسەر ڕێگاکان دەیفرۆشن. بۆ نمونە ڕۆژی شەمە کە دەست پێ کردووە ئێمە لەو ڕۆژۆ بەراوردمان کردو ئامارمان دەنێناوە 1600 سەرمان هەبووە 1600مان هەبووە 2080مان هەبووە 2155مان هەبووە 3155 لەو 4 ڕۆژە بە هەمووی 8900 تقریبان زیاترەکات لەو هەفتەی پێشجژنا ڕۆژی پێنجشەمەش داوامان نەبووە ڕۆژی ئاسایی خۆمان بوو تقریبان ئەتوانم بڵێم 3 هێندە زیاتریش بەرامبەر ڕۆژانی ئاسایی 4 هێندە زیایی کردو. هەر لە 5 ڕۆژی سەرەتای وەرزی بەهار زیاتر لە 5 تەن ئاژەڵی ڤایرۆساوی دوای پشکنینی پزیشکی و دەرنەچوونیان لە کوورەی ناو کوشتارگەکەدا سووتێنراون. بەرپرسانی کوشتارگەکە داوا دەکەن بۆ ئەوەی هاوڵاتیان لە ڕووی تەندروستیەوە دڵنیا بن پێویستە ئەو گۆشتانە بکڕن کە مۆری تەندروستی و لیژنەی تایبەتەکانی پێوەیە و خۆیان بە دوور بگرن لە کوشتارگەی سەرە ڕێگاکان و شوێنە لاوەکیەکان.